سڵاوتان لێ بێ مناڵە عەزیزەکان، چۆنن باشن؟ هیوادارم هەمیشە باش بن. ئێمە ئەمڕۆ لە شاری مەریوانین لە ڕۆژهەڵاتی کوردستانی عەزیز. ئێمە هاتوین بۆ فێرگەی جیمناستیکی بەهاران. ئەمانەوێت چاومان بۆ مناڵە عەزیزانە بکەوێ، بزانین بۆچی ئەم وەرزشیان هەڵبژاردووە، یان لە داهاتووە ئەیانەوێ ببن بەچی و چ سوودێکی لێ بینن. لەگەڵمان بێن. السلام عليكم. خاسي أخوة بخير يا باشن. ممنونة. سپاس. ما مصنع وتشاس. من آزاد من معتمديان مربي جيمناستيكم لشاري مريوانا. داس خوش سركوتوبي. ما مصا إيرك تشيا. إيرك فيرجي جيمناستيكا يكيل فيرجكاني جيمناستيكي شاري مريوانا. يملا مريوانا كان جايك مع هيك لەویا مناڵان فێری ژیمناستیکەکەین. ئێرەش یەکی لەو جێگانەتە کە مناڵان جەمە بن و لێرا و لە وەختایەکی جێبەجێ لیان فێری ژیمناستیکیانەکەی. باشە، مامۆستا جیمناستیک سوودی چییە بۆ مناڵ؟ ژیمناستیک هەروەها ئیستا تەواوی مرەبیەکان ئەزان، تەواوی کەسایەکە لە وەرزشە فعالیەتیان بۆ ئەزانن. ژیمناستیک وەرزشێکی دایکە بۆ گشتی وەرزشەکانی تر. یانێ ئەوە کە کەسێکە گەرقەرەکی بێت لە ڕشتەیە ترا لە وەرزشێکی ترا بێت فعالیەت بکە بەلەوایشە لە ژیمناستیکا کارکە. بۆچی؟ بۆەوە یەت هەماهەنگی عەسەبەزەلەی فرێ بێ، یەت بەدەنی قەویترە بێت و لە حازین عەتافیە زۆرترە بێ، قودرەت بەدەنیە چێتە سەرۆ، هەر لە حازین مێشکە و ئامادە بێت کە لە هەموو ڕشتەیەکی وەرزشیە فعالیەت بکە. هەروەها خودی ژیمناستیکیش لە ئۆلەمپیکە زۆرترین مەداڵی هەیە لە ناو تەواوی ڕشتەکانی ترە. بەس ژیمناستیک ڕشتەیەکە کە بەڕاستی هەم لە لەحازی بەدەنەوە مناڵ ئامادەیەکە، هەم لە لەحازی جسمی و هەم لە لەحازی زێهنیەوە. ئەوە یەکە بهترین ڕشتەیە کە مناڵان هەل لە 2 ساڵەییەوە یا 3 ساڵەیی کە مناڵ ئامادە ئەبێ بۆ ڕێگە ڕۆشتن، وادی ژیمناستیک بە شرایەتێکی مناسبەوە ببێت کە بتوانێت ئەو ڕشتە ئیشەڵا ئیدامە بە. باشە، مناڵان لە تەمەنی چەند ساڵیەوە بێ بێن بۆ جیمناستیک؟
ئەرزم کردن باشترین شت ئەوەیە کە تاقیقەکەراوە لە 2 ساڵەیە وارد ببن مناڵ ئشیە حل لە ئەو ڕۆژە لە دایک دەبێ وەرزش بکە لەوەی لە ڕشتەی ژیمناستیکە ئامادەگی ئەومانە هەیە کە مناڵەکانمان لە 2 ساڵەیە پەزیرشکەین من فقط خواهشم لە مرەبیەکان و لە والدینەوەتە وەختێ مناڵ ئەبنە ناو ساڵۆنەکان با مناڵانی ژێری 6 ساڵیان جیابێ لەگەڵ مناڵانی سەری 6 ساڵیانە کە ئەو استعداد و تواناییانە ئەو زەوقی هونەریانە و زەوقی وەرزشیانە لە بین نەچێت فقط ئەوەیە ئێنا هیچ جیاوازیەکیان نییە چونکە مناڵان لە سنی خوارۆ زۆر ڕاحەترە توانن ئەو فعالیەتی ژیمناستیکە شروع بکەن و فێری ببن باشە ئەیچی بۆ مناڵاناڵێ کە هەر لە ماڵەوە دانیشتون و ناچن بۆ هیچ وەرزش مناڵ عەزیزەکان تەماشا بکەن ئێوە لە ماڵەوە دانیشن دایما خەریکی یا گوشین یا تەلەڤیزیۆن تەماشاکەن یا هەر شۆخی هایەکەن کە نەزم و سازمانێکی تیان نییە بازی هایەکەن کە ئەو بازیانە زۆر سود و گرنگی تیان نییە بهترین شتەوەتە واردی وەرزش ببن بەهترین وەرزشیش نەینکە ڕشتایەتر باش نەبێ هەموو ڕشتەیە وەرزشی جێگەی خۆی هەیە بەڵام بۆ مناڵی کە لە تەمەنی لە خوارە باشترین کارەوەتەوە بلەوە واردی ژیمناستیک ببێت چونکە ژیمناستیک ئامادە دەکات لە هەموو ڕشتەیەکی ترە تۆ فعالیت بکەیت ئەگەریش گەرەکت بێت بتبینێ ئێستعدادت هەیە و توانایی 6 وەسیلەت هەیە توانایی لەو 6 وەسیلا فعالیت بکەیت و قارەمانی بەدەستبێنی پس مناڵەکان بۆ ئەمە هەم لە لەحازی مێشکە هەم لە لەحازی جسمیە تۆ بتوانی فعالیتێکی سالمت بێ لە ئایندە کە گەورە ئەبی چونکە ئێمە فقط ژیانمان ئەم دوو ڕۆژی مناڵی نییە ئەوەی کە لە ئایندە گەرەکت بە گەورەبی بتوانانی زۆر جوان لە بەدەنت استفادەکەی باشترین کارەوە ئینشەڵا واری ساڵۆنەکان ببن والدەینی عەزیز دایک و باوکەکان حتمەن مناڵەکان گرایش بدەن کە ئینشەڵا مناڵەکانمان جسمێکی سالمیان بێت و بتوانن بە بەدەنێکی سالمەوە لە ناو جامعە ژین بکەن دەست خۆش مامۆستاگیان سپاستان لێەکەین کە زەحمەتتان کێشا تەشەکورتان لێەکەی زۆر مەمنون زۆر سپاس دەستان خۆش بێ سەرکەوتوو بن زۆر سپاس بەڕێزی مەمنون سپاس سڵام خاسی خۆشبی ناوچەس محەممەد ئێرە کوێیە ژیمناستیک ئەی تۆ چاکی لێرە وەرزشی چی ژیمناستیک خۆشە ئەرێ باشە تۆ ئەم وەرزشە بۆ هەڵبژار بۆ سڵامەتی بەدەن بۆ سڵامەتی بەدەن باشە حەزەکەی لە ئایندە ببی بەچە وەرزشکار بۆ مناڵەکان تریش فێر ئافرین زۆر باشە محەممەد ئەم وەرزشە زۆر پێخۆشە واتە مانعی دراسە و ناکە مەدرسە باشە ئەی خانەوادەکە و هاوکاریوەکەن بەڵێ بەچە وەرزشم تەکاکەن ئەم تێرنەوە ئەم بنەوە باشە تۆ دەوێ مناڵانی تریش فێرکەن بێن بۆ ئێرە وەرزشی جیمناستیک بکەن بەڵێ بۆچە بۆ بوونەوە ئافرین دەست خۆش دەبڕۆ وەرزشەکە و کە باشە دەست خۆش خوا حەفیز سڵام خاسی ناوچەس ڤیانە ئافرین ڤیانە هەی لە مەدرسە کلاسی چەند دوو ئافرین حەزی لە مەدرسەیە بە خاتری چە بە خاتری ئەوە کە مەدرسە فرە خۆشە بۆ سڵامەتیشمان بۆ گەورە بووینتر ئەتوانین قسە و شتەکەم بخۆینی نۆشت ئافرین زۆر باشە ئەی تۆ لێرە چاکەی من باوە هاتومە بۆ ئەمیا بۆ سڵامەتی خۆم ئێرە کوێیە جیمناستیک زۆر باشە تۆ زۆر حەز لە وەرزشی جیمناستیکە ئەی باشە ئەتەوێ مناڵانی تریش بێن بۆ جیمناستیک بە خاتری چە بە خاتر ئەوە لە ماڵۆ نەمێنن سڵامەتی خۆیان بێن بۆمیە ئافرین باشە ڤیانە تۆ ئەگەر گەورە بووی حەزەکەی بەردەوام جیمناستیک بکەی بۆ بەمە منداڵەکان تریش فێرکەم ئافرین زۆر باشە تۆ دەمێکە جیمناستیکەکەی نزدیکەی مانگێ زۆر باشە ئەتەوێ بەشداری فیستیڤاڵەکانی تر بکەی زۆر باشە بەڵام بیرە نەچێ ئەبێ گرنگی بە خوێندنیش بی نابێ واز لە خوێندن بینی ئەبێ لە پاڵ خوێندنەکە یا جیمناستیک بکەی باشە ئافرین ئێزای شارێکم بۆ بڵێ زرێ جوانەکەم درێ شای و سەیرانەکەم ئێسکامە سۆنە بوومە ئایە لە ناو چاوتاکە ڕایە نیش نەمی دەوری تۆ نازدار و جوانمی تۆ ئافرین زۆر باشە بەردەوام شاریش لەبەرکە بەردەوام خوێنە وەرە بۆ جیمناستیکیش باشە ئافرین ڤیانە گیان دەست خۆش خوا حەفیز سڵام خاسی ناوچەس ئاریا ئافرین ئاریا چەند ساڵاتە ئەمە 11 زۆر باشە تۆ چەند ساڵە جیمناستیکەکەی
5-6 ساڵی. 5-6 زۆر باشە. باشە بۆچی حەزت لە جیمناستیکە؟ بۆ بەدەنم سڵامەت بێ. بۆی بەدەن و سڵامەت بێ بۆچی تر؟ بۆ مێشکیشمان باشە لە بریەوەی یاری بە گوشی بکەین یاری بە تابلێت و کەمپیوتەر بکەین جیمناستیک بکەین باشترە وایە؟ باشە تۆ چە بۆ مناڵاناڵی کە لە ماڵەوە دانیشتون و نایەن وەرزش بکەن؟ دەڵێم بێنەوە بۆ وەرزش بۆ ژیمناستیک چونکە زۆر باشە بۆ بەدەن. ئافرین باشە تۆ هەموو کاتێیی بۆ جیمناستیک یان تەنیا کاتی پشوەکان؟ هەموو کاتێیم. ئەی باشە مانعی مەدرسە و لێ ناکە؟ نەوەڵا. چۆن؟ دەرسە خوێنم لە ماڵ و لە وەختی دەرسە خوێنم لە وەختی وەرزشەکەم. ئافرین باشە حەزەکەی کە گەورە بووی بەردەوامی لەم وەرزشە؟ بەڵێ. بۆچە؟ بۆوە لە مسابقاتە شرکەت بکەم. ئافرین زۆر باشە ئەتەوێ مناڵانی تریش فێرکەی؟ بەڵێ. ئێدە باشە مناڵانی هاوڕێ و هان بە بڵێ ئێوەش وەرن بۆ جیمناستیک لەبەرەوەی وەرزشێکی زۆر باش و جیانیە باشە؟ ئافرین دەست خۆش ئاریانجان زۆر سوپاس سەرکەوتوبی خواحافیز. خواحافیز. سڵام. خاسی؟ ناوچەس؟ میران ئەوە ئێرە ناوی چییە؟ جیمناستیک. باشە تۆ چاکەی لێرە؟ وەرزشە. وەرزشی چی؟ جیمناستیک. باش ئافرین میران دەمێکە لێرەی؟ دەمێکە وەرزشی جیمناستیکەکەی؟ وەڵا دوو مانگە باشە ئەتەوێ بەردەوام بی یان تەنیا بۆ پشوەکە هاتووی؟ بەردەوام. بۆ چاتەوێ بەردەوام بی؟ بۆ سڵامەتی خۆم و خۆشم عەلاقەم هەیە بەم وەرزشە. ئافرین واتە وەرزشێکی خۆشە وایە؟ باشە خانەوادەکە و کۆمەکەکەن؟ بەڵێ ئەم هێنن و پوشاکم بۆ سێن و ئەم بەم و تەشویقمەکەن و ئافرین ئەی لە مەدرسە چۆنی؟ باشی؟ لە کلاسی چەندی؟ وەڵا ئیمساڵە چم بۆ سێ. ئافرین ئەی ئەم وەرزشە مانعی مەدرسە و لێ ناکە؟ مانعی خوێندن؟ نا. بۆچە؟ لە وەخت دەرسە خوێنم لە وەخت وەرزشی وەرزشەکە. ئافرین زۆر باشە ئەی چە بۆ مناڵاناڵی کە ناچن هیچ وەرزشێ بکەن هەر لە ماڵەوە دانیشتون و شڕۆقیەکەن؟ نا ئەژین پێ. ئەڵێ چی؟ ئێژن لە ماڵەوە وەرزشکەن و کەم تەبلیت و گوشی و شتە بگرم بۆ چاوتان خراوە. ئافرین زۆر باشە تۆ گوشی بەکارێنی؟ کەم. بە خاتری چییە بەکەرینانی؟ بە خاتری ئەوەسە کە بۆ چاوم خراوە. ئافرین زۆر باشە کەواتە وەرزش گرنگە بۆ هەموو مناڵێ پێویستە هەمووما گرنگی بە وەرزش بین وایە؟ تۆش بە هاوڕەکانێ بڵێ وەرن بۆ وەرزش لەبەرەوەی وەرزش زۆر باشە بۆ جەستەمان بۆ مێشکمان بۆ تەندروستیمان باشە؟ ئافرین ئاریانجان دەبڕۆ وەرزشەکە بکە. سوپاس خواحافیز. سڵام. خاسی؟ ناوچەس؟ کارزان چەند ساڵانتە؟ 16 چەند ساڵە وەرزشی جیمناستیکەکەی؟ 4 ساڵ. چ سوودێکە لێ بینیوە؟ وەڵا بۆ سڵامەتی بەدەن. سڵامەتی چی تریش؟ وەڵا بۆ ماکس. ئافرین بۆ مێشکیش باشە وایە؟ باشە هەی لە مەدرسە؟ بڵێ. کلاسی چەندی؟ تۆ کە مەدرسەوە بێ کە خوێندنە هەبێ بەردەوامی بۆ جیمناستیک؟ ئەرە وەڵا. باشە مانعی مەدرسە و لێ ناکە؟ نەوەڵا. بۆچە؟ وڵا ئان خۆی دەرسە خوێن و ئان خۆشیم و باشگە. ئافرین ئەی خانەوادەکە و کۆمەکەکەن؟ بەڵێ کۆمەک مەکەن. چۆن؟ وەڵا لە ئان وەرزشایەن کۆمەک مەکەن. باش ئافرین. دەرسم پێژن. ئافرین ئەی لە داهاتووە ئەتەوێ ببی بەچی؟ بمە مرۆڤی ژیمناستیک. زۆر باشە ئەی بێچکەلەوە ئەتەوێت کە گەورە بووی کە خوێندنە تەواو کرد ببی بەچی؟ وڵا کاری پیویسی. باش چی بۆ مناڵاناڵی کە هەر لە ماڵەوە دانیشتون و هیچ وەرزشێ ناکەن؟ وڵا بێن بۆ ژیمناستیک وەرزشکەن یا بچن بۆ ڕشتەهایەتر. ئافرین زۆر باشە بەڵام بیرە نەچێ خوێندنەکەشمان گرنگە وایە؟ ئەبێ بەردەوام خوێنی ئەبێ لە تەک خوێندنەکەیان بێ بۆ وەرزشش باشە؟ ئافرین هەر بژی دەست خۆش کارزانکە خۆشحاڵ خواحافیز. سڵام. خاسی؟ ناوچەس؟ مادیار ئافرین کاکە مادیار چەند ساڵانتە؟ هەی لە مەدرسە؟ کلاسی چەندی؟ 1 ئافرین مادیار باشە تۆ حەزت لە جیمناستیکە؟ بە خاتری چە؟ خاتری ئەوە وەردش بکەم.
ئافرین ئەی حەزت لە مەدرسەیە زۆر بڵێ بەڵێ ئافرین مادیار مادیار باشە کە گەورە بووی حەزەکەی بی بەچە ئافرین ئێزای شعرێکم بۆ بڵێ شعرێکم بۆ بڵێ بابە بابە چاوەکەم مای بەردی ناوەکەم تەکەڵەکەی ژینمی هێزی ئەژنە و تینمی بەهۆی منوا من ماوی ئەبینی هەردوو چاوم لە دوا ڕۆژە پێمەکەی خزمەتی گلم دەکەی ئافرین زۆر زۆر باشە دەست خۆش دەبڕۆ وەرزشەکە و بکە دەی سپاس خوا حەفیز سڵام خاچی ناوت چەس محەممەد ئافرین محەممەد چەند ساڵاتە وەڵا هەشت ئافرین هەر بژی محەممەد هەی لە مەدرسە لە سکوڵی چەنی کلاسی چەنی باشە پێم بڵێ تۆ چاکەی لێرە وەڵا ژمناستیکە جیمناستیک دەمێکە جیمناستیکەکەی چەند ساڵ مانگێکە ئافرین هەر بژی باشە بۆ چە حەزت لە جیمناستیکە آخر با بەدەن سارم ئافرین بۆ بەدەن باشە بۆچی تریش باشە بۆ مێشە وایە ئافرین لەبەرەوەی وەرزش وامان لێکات نانی باش بخۆین میوە بخۆین هەموو شتێ بخۆین کە وەرزشمان کرد ئەتوانین باش بیکەینەوە باش بخوێنین باش بخەوین وایە ئافرین باشە مانعی خوێندنی لێ ناکات جیمناستیک ئەی چ کاتێک تۆیی بۆ وەرزش حەچی ڕۆژێ هەموو ڕۆژێکی کاتی مەدرسەش ناوەڵا باشە ئافرین ئەی باشە تۆ هاوڕێو هەیە نەیە بۆ وەرزش ناوەڵا ئافرین کەواتە ئەبێ ئەو مناڵانەی کە لە ماڵەوە دانیشتون بێن بۆ وەرزش ئەی تۆ چی بۆ مناڵانەڵی کە هیچ وەرزشێ ناکەن ئێشم پێم بۆ باشکە بابەتم تا ساڵی ئافرین دەسێ خۆش بێت تۆش بەردەوام بە لە وەرزشکردن بۆی لە داهاتووە بی بە وەرزشوانێک و بە جیمناستیکێکی زۆر باشە ئافرین دەی بڕۆ وەرزشەکە بکە خوا حافیز سڵام خاسی ناو چەس ئافرین ئەو لیباسانە چییە لەبەرتە ئەمە لیباس مسیە من حەز لە فوتباڵیش ئەەکەم و ژیمناستیکیش باشە یعنی میسی خۆشەوێ ئەی منە خۆشەوێ منە خۆشترەوە یان میسی بۆچە تۆ جوانی زۆر سپاس تۆش جوانی ێزانی ئافرین باشە تۆ چاکەی لێرە من لە میا وەرزش ژیمناستیکەکەم وەرزش جیمناستیک خۆشە بۆچە بۆ سڵامەتی بەدەن و مێشک ئافرین چەندێکە وەرزشی جیمناستیکەکەی مانگێکە ئەی ئەتەوێت بەردەوامبی یان وازێنی دوایە بەردەوامە بی باشە ئەی تۆ لە مەدرسەی هەی لە مەدرسە کلاسی چەندی کلاسی 5 ئەی باشە جیمناستیک مانعی خوێندنە لێ ناکە چۆن بازە وەخت خۆی دەرسە خوێن و وەخت خۆشی وەرزش ئافرین ئەی خێزانەکە و کۆمەکەکەن بۆ هاتنە بۆ جیمناستیک هێنن ئەم بەونەوە لیباسەکەن لیباسم بۆ سێنن ئافرین زۆر باشە ئەی تۆ لە خوێندنەکە و باشی لە مەدرسە ئافرین ئەی چە بۆ مناڵاناڵی کە نان بۆ وەرزش تماشای گوشی ڕایانە کامپیوتر مەکەن بێن بۆ باشگایە بە وەرزشێ فێر بن لە ئایەندا ئەو وەرزشە ئیدامە بن بە بنە قەهرەمانشتێ ئافرین دەسێ خۆش بێ بەردەوام بە لە وەرزشکردن لە تەکەوەشە خوێندنەکە و بیر نەچێ بۆی ببی بە کەسێکی زۆر باش بۆ نیشتیمان بۆی خزمەتی مناڵانی کوردکەی بۆی خزمەتی هەموو کوردەکەی بەبێ جیاوازی باشە زۆر سپاس بۆ تۆ دڵخۆشم بەناسینە ئافرین خوا حەفیز ئێمە ئەمڕۆ لە فێرگە جوانە بەرنامەیەکی زۆر جوانمان تۆمار کرد
بەڕاستی پێویستە مناڵان لە کاتی پشوەکانە یان هەر کاتێکە گونجاو بێ بۆیان وەرزش بکەن لەبەرەوەی وەرزش زۆر باشە بۆ مێشتمان هەروەها بۆ جەستەمان پێویستە گرنگی بەو بەهرانە بدرێت کە تیامانە هەیە دایکان و باوکان پێویستە هانی مناڵەکانیان بەن بەچوونیان بۆ فێرگەکان بۆ فێرگەی مۆسیقا بۆ فێرگەی وەرزش بۆ ئەو جۆرەشتانە بۆ ئەوەی مناڵەکانیان بەهرەکانی خۆیان بدۆستنەوە و گرنگی پێبەن ئێمە زۆر دڵخۆش بووین لەگەڵم مناڵانەیە هەتا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ